للراسية ئێمە لە سەرەتاوە لەبەر ئەوەی متمانەیەکی باش هەبوو لە نێوان ئێمە و با بڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە عام کە ئەڵێم ئێمە یعنی هەموو مەوەسایانی ئاینی بەگشتی دیارە دەرگای مزگەوتەکان و پابەندی مەوەسایانی ئاینی زۆر بەباشی لەگەڵ مزگەوتە لەگەڵ ڕێنمایەکانە ئەچوو بەڕێوە و ئێمە دەستخۆشی لە هەمویان ئەەکەین و کارێکی زۆر باشیان کرد کە لەو سەرەتاوە کە ڤایرۆسەکەمان نەئەناسی و لە ڕووی شەرعیەوە واجبێک بوو لەسەر شانمان کە هەوڵ بدەین ئەو ڤایرۆسە و خەتەری ڤایرۆسەکە لەسەر هەمومان یان لەسەر نوێشخوێنەکانمان ڕاگیرکەین نەبادا موسڵمانێک نوێشخوێنێک تووشی ئەو پەتایە بێ و بێتە هۆکاری بڵاوبوونەوەی زیاتری و دواتر لە کۆنتترۆڵی دەوڵەت و دەسەڵات دەربچێت لە دواترە لە ڕاستیە کە مانگی ڕەمەزانی پیرۆز هاتە پێشەوە و زۆر شوێن کرایەوە کە بەرکەوتەی زۆر زیاترە لە مزگەوتەکان وەکو بازاڕ و زۆر شوێنی تر و پێویستی ئەکرد حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی لەگەڵ لیژنەی فتوای باڵای هەرێمی کوردستانە بکات هەرچۆن مەسەلەن کە قەدەغی ئاموشۆ ئەکرێت پێویستە یعنی ڕەچاوی با بڵێن زەراعەت بکرێت لەبەرەوەی ئەو کەسانە مەوسیمەکەیان مەوسیمی ئەوەیە یاسایەک هەیە بۆ زەراعەت بە هەمان شێواز لە ئاینی پیرۆزی ئیسلامە کۆمەڵی یاسا هەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان عاقڵانە هەڵسوکەوت لەگەڵ ئەم بارودۆخە بکات کارێک نەکا ڕێگری بکات یان بەرکەوتن لەگەڵ یاسا ئیسلامیەکانە دروست بێ لە ڕاستیە لە ئێستا ئێمە لە حاڵەتێکی زۆر ناڕەحەتین ئەویش ئەوەیە کە ئەو بڕیارانی حکوومەتی هەرێمی کوردستان دەری ئەکا لەگەڵ یاسا شەرعیەکانە یەک ناگرێتەوە بۆیە نەکردنی جومعەکان بۆتە گرفتێک کێشەی نوێشخوێنەکان ناکە زۆر ئەکەن لە ماوەسایانی ئاینی نا کێشە ئاینەکەی خۆمان بەشی شریعەتەکە کە ڕێگەمان پێنادا جومعە نەکەین ڕێگەمان پێنادا مزگەوت نەکەینەوە لەبەرەوەی لە مەسەلەی شریعەتە بابەتێ زۆر گرنگە ئەویش ئەوەیە هەموو ئەو پێشهاتانەی کە هەن بە ئەندازی خۆیان ڕەچاو ئەکرێن ناکرێ مەسەلەن لە لادەیەکە کە با بڵێن ئەم ڤایرۆسەی تیان نییە و مەترسی نییە لەناو ئەم گوندەیە ناکرێت لەم گوندەیە جمعە ڕاگیر بکرێ بە بیانووی ئەوەی کە بڵاو ئەبێتەوە چونکە هەموو شتێک لە شریعەتە نیظام و یاسا و تایبەتمەندی خۆی هەیە بۆیە لە ڕاستیە لەم دوایانەوە ئەم بڕیارانە حکوومەتی هەرێم بڕیارانێکە کە سیقە و متمانەی نییە لە دڵی ماوەسایانی ئاینیە کە بتوان گوێڕایەڵی بکەن بگرە ئەکرا بە شێوازێکی تر تەعاملیان بکردایە و ڕەچاوی بارودۆخی موسڵمانانیان بکردایە دڵی گەرمی موسڵمانیان بکردایە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەتایبەتی مەسائلی تەراویح و ئەوانە لەوە دەرچووە کە سنەتێک بێ بەڵکو شاعیرەیەکی ئیسلامیە و شاعیرەی ئیسلامیش بە بڕیارێکی سەرپێیی کەسانێک کەس